الله من الشيطان الرجيم. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. خۆی گەورە لەو ئاەتەی باسی بنەمایەکی زۆر سەرەکی پرۆسەی زەواج دەکا، ئەوی سکونایە لتسكنوا إليها ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا. لەبەرچی خۆی گەورە هەر لە جەنسی پیا و ئافرەتی دروست کردووە وەکو بەشەر، ئەویش عینە وەکو پیاوە لە تەعاملی بەشەردا لە خڵقەتی بەشەردا لتسكنوا إليها. بەڕاستی بۆی سکونا دروست بێ، ئۆقرە دروست بێ. ئەم ئۆقرە و سکونایە پێنج ئامیدەی هەیە، پێنج دینگەی هەیە. سکونا ئەگەر ئەو پێنج سکونایە نێتە جێ، بەڕاستی ئەو ئینسانە لە حاڵەکاندا ئیستقراری لە بۆ دروست نابێت. ئەو پێنج ئامیدەی کە بناغەی دروستبوونی خێزانە و خێزان بەختەوەر دەکاتن، یەکەمینیان سکونای نەفسیە. سکونای نەفسی زۆر گرنگە. هەر کاتێک کە ئینسان ژنی هینا یان خوشکێک مردی کرد، بەڕاستی ئەو کات دەرونی ئارام دەبێ، ئەو کات هەست بە ئارامیکی دەرونی ڕوحی زۆر عەجائب دەکا. پێشتر ئەو ئارامی بۆ دروست نابێ، پێشتر دائیمەن ئەفکاری مشەوەشە، فکر و خەیاڵی مەشغوڵە و هەم کچ هەم کوڕ هەردووکیان دائیمەن فکر و تەفکیر و حاڵەتی دەرونیان غێر ئارامە، دائیمەن لە قەلەقدان. بەڵام کە چوونە ناو ئەو پرۆسەیە، خۆی گەورە ئەم شەرەفەی پێدان و قسمەتیان هەستام، هەم کوڕەش نیەکی باشی هینام، هەم کچەش پیاوێکی باشی بەدەستکەت، ئەبینی بەڕاستی لە حاڵەتێکی دەرونی زۆر ئارام ئەوانە دەژین. کەواتە لتسكنوا إليها یەکەمین سکونای نەفسی. دووەمینیان سکونای جەسەدی. ئەوە حاڵەتێکی زۆر تەبیعیە. هەر کاتێک کە گەنجێک ژنێ دەینیان کچێک کە شوو دەکا، بەڕاستی ئارامیەکی جەسەدی تەواوی بە قسمەت دەبێتن و ئەم ئارامی جەسەدیش جوابدانەوەی غەریزەیەکی داخلی خۆیتی کە خۆی گەورە کە هەموو ئینسانەکانی دروست کردووە کۆمەڵێک غەریزەی پێبەخشیون. یەک لەو غەریزانە کە غەریزەی جنسی ئەو ئینسانێ پێویستی بە ئیستیجابە هەیە، چونکە ئەم غەرائزانە چونکە ئینسان دووشتە، هەم احتیاجاتی عضویە و لەگەر غەرائز. ئەم دوانە ئەبێ بە شەرع تێر بکرێ، بە سیستەمێکی ڕێکوپێکی شەرعی بە دەستوری خۆی گەورە ئەم دوانە ئیستیجابەیان هەبی و تێر بکرێ. خوا نەخوازە هەم حاجاتی عضوی و هەم غەرائز ئەگە بێت و ئیستیجابەی نەکرێ وەکو شەرع دەڵێن، ئەو ئینسانە بەڕاستی حاڵەتێکی فەوزای بۆ دروست دەبێت، یان ئەوە نهائیەن ئیستیجابەی غەرائزی خۆی ناکاتن و جوابی ناداتەوە، کە لەم حاڵەتە تووشی قەلەقیەک و فەزع و عەجائب دەبێت، تووشی هەزاران دەردی و نەخۆشی دەرونی دەبی، یان ئەوەتە ئیفراد دەکات لە ئیستیجابەکەی. ئەمەش کێشە بۆ کۆمەلگا و بۆ زەربە لە سیستەمی ئەخلاقی دەداتن. جا بۆیە بەڕاستی ئەم حاڵەتی ئەم ئارامی جەسەدیە ئیستیجابەیەکی غەریزەی ئەو ناخی ئینسانە بۆی ئەم ئینسانە هەست بە ئارامی و بە ئاسوودەی بکە. سکونایەکی ترمان هەیە پێدەن سکونای کۆمەڵایەتی، سکونای ئیجتیماعی. ئەم کوڕە گەنجەی کە ژنی نییە، بەڕاستی لە ناو کۆمەلگاش بە چاوێکی ئەوە بەرز و گەورە تەمەشای ناکەن، یان بۆ خۆشی کابرایەکی منعەزیلە، زۆر تێکەراوی خەڵک نابێ و ئافرەتیش هەتا کە مرد نەکاتن بەڕاستی زۆر منعەزیلە، بەڵام کە مرد دەکاتن ئەبینی تووشی خەسووی دەبی، خەزووری دەبی، برایەکانی خێزانی ئەوزارە مامی خێزانی و مامی مەسەڵەن پیاوەکەی خاڵی پیاوەکەی ئەوزارە ئەو کوڕەکە عینەن بالمقابل تووشی کۆمەڵی خزم و کەسوکاری ئافرەتەکەی دەبی. ئەلێرە ئەو ئینسیجامە ئەو تێکراوبوونە کۆمەڵایەتیە زۆر ئارام بەخشە. یعنی ئینسان وەکو ئەوەی وایە لە عوزلەیەکی دەریبینی، لە تەنهاییەکی دەریبینی بیهینە ناو کۆمەلگایەک. جا بۆیە هەر کاتێک کە ئافرەتێک مردی کرد و کوڕێک ژنی هینە، ئەو کات بەڕاستی ئەم ئارامی کۆمەڵایەتیە دروست دەبێتن. ئارامەیەکی ترمانێ پێدرن ئارامی مادی، سکونای مادی. چۆن کوڕ هەتا کوڕە ژنی نەهینایە زۆر ئیحتیمام بە پارە خڕکردنەوە نادا، زۆر حسابات و کتاباتی مەزبوط نییە، احتیمال مەسەڵەن مۆزەفە یان کاسبی دەکا، ئەو پارێک کە بەدەستی دەکەوی هەمووی سەرف دەدا، لە جنت و بەرجی دەدا، لە بۆنی گرانبەها دەدا، لە شتی احتیمالە زۆر بە بەزایعی بدا، بە فیرۆشی بداتن. کچی شەروا کاتێکەوە کچە
لە ماڵی بابی یان بەخۆی معاشیە یان خۆ باوکی یان برای پارەی ئەدەنە قدری ئەو پارەیە نازانێت هەر جارێ بە مۆدیلاتێک بە شتێک سەرفی دەکات بەڵام کە دەست نەلاو پرۆسەی هاوسەرگیری هەم کوڕەکە فێرە ماڵگرتن دەبێت هەم کچەکەش فێرە ماڵگرتن دەبێت لۆچک ئەوان دەزانن ژیانی وانە پێویست دەکات کە پارەیان نەبێت ژیانی وانە پێویست دەکات کە بەڕاستی غەم لە دو هاتووی خۆیان بخۆن و پارە خڕ بکەنەوە پێویستیان بە پارەیە بۆیە ئەلێرە سکونایەکی ئیداری سکونایەکی مالی دروست دەبێت سکونای مالی ئەوەیە کە بەردەوام فکر دەکەن و ئێمە دەبێت پارەی هیچکەمان هەبێ لەبەرەوەی مستەقبەلمان کۆمەڵشتی و حازەتی پێویستمان لە مستەقبەل پێەیە ئەمە خانیمان دەوێت سیارەمان دەوێت ئەمە منداڵمان هەبی لەو منداڵانە پێویستیان بە خوێندن هەیە بە جلوبەرە هەیە بە مەصارف ئیتر ئەو تەفکیرە مادیە وەی لێ دەکات کە بەڕاستی ئەوانە پارە بگرن غەم لە پارەی خۆیان بخۆن و بە بەلاش هەدەری نەکەن ئەلێرش بەڕاستیەوە ئارامیەک و سکونایەکی مالی دروست دەبێت ئاخر سکونا کە پێی دەڵێن سکونای ئیداری سکونای ئیداری ئەوەیە کە بەڕاستی ئەم کوڕە و ئەم کچە هەتا پرۆسی زەواجیان دروست نەکردووە ئەسڵەن نازان ئیدارەی ماڵکوو بەڕێوە دەچێت ئەم کوڕە نازان ئیدارەی ماڵکوو بەڕێوە دەچێت تەنزیمی مارکووە کو تەعامل لەگە خێزانی دەکات کو تەعامل لەگەر دەورە و پشتی خزمەکانی خۆی و خێزانی دەکات وە کچەکەش عینن ئیداریە نازانی ماڵێک و بەڕێوە ببات سیستەمی بەخێراتنی میێوان چۆنە ئیدارەکردن لەگە میێوان چۆنە ئیدارەکردن لەگە خزمانی مێردی چۆنە بەڵام کاتێک کە دێنەنەوە ئەو پرۆسەی زەواج هەردووک فێرە فەنی ئیدارە دەبن هەم کوڕەکە فێرە ماڵ بەڕێوەبردن و ماڵ بەخێوکردن و تەکبیری ماڵ و تەدبیری ماڵ و تەعامل لەگە خەڵکی دەبی و هەم کچەکەش فێر دەبی دەکەواتە ئەوە سکونایەکی ئیداری ئەوانە فێر بوون ئەمانە پێنج دینگەی سکونای ژیانی زەواجی بەختەوەرە یان پرۆسەی زەواجی بەختەوەرە هەر لەو پێنجانە خەلەلیان بکەوتێ دینگەیەک لە دینگەکان قەیم نەبی ڕێک نەبی بەڕاستی کێشە و گرفت بۆ ئەو ژن و مێردە دروست دەبێتن ئەوە پێنج سکونا بوون کە پێویستە ئێمە لە خلالی ئەم ئاەتە پیرۆزەیدا لیتەسکونوا ئیلەیها باسمان کرد ئەو جارە